بە مامەڵەکردن لەگەڵ زیندانیان و بەندکراوان لە ئەوەی کە پێی وترێ لایەنی کەمی بنەمانمونیەکانی مامەڵەکردن لەگەڵ بەندکراوان هەمووی جەخت لەوە ئەکاتەوە ئەو کەسی کە بەند دەکرێ ئەگەر یا حکم دەدرێت سزا دەرێ بۆ بەندکردن بە هەر ماوەیەک بێ هیچ کەس و دەوڵەت و شوێنێک ڕێی بەوە نایەوە هیچ شوێنێک لە دنیا نابینی تۆ مافی بەندکراوێک بپچڕێنی لەسەر کۆمەڵێک بنەمای یعنی بێئەرزشی هەبێ ینی مەسەڵەن چۆن کەسێکدا ببڕی لە کەسوکارەکەی کە ئەمە هیچ شتێک لە هیچ پێوەریی نێودەوڵەتی نییە ئەمە پشت ڕاست کاتەوە هیچ یاسایەک نییە ئەمە ڕاست کاتەوە تەنها لەو دەوڵەتانە نەبێت کە ڕەنگە بە بڕیارێکی بڵێم زۆرە ملێ بە زۆر ئەمە جێبەجێ بکرێت ئەجینا لە ڕووی نێودەوڵەتی و باسم کرد حتا لە زۆربەی یاسانەوەخۆیەکانی زۆربەی وڵاتانە هەر کەسێک کە بەندکرا بۆی هەیە ئاگای لەوە بێت کە لە دەرەوەی چوارچێوەی زیندانەکەی چی ئەگوزارێ یعنی هیچ کەسێک ئەو مافی نییە و حتا ئەو دادوەرەی کە حکومەیە بە کەسێک بۆ بەندکردن ئەو دادوەرە مافی ئەوەی نییە ئەو حەق بسەنێتەوە لەو کەسە بەندکراوە کە بۆی نەبێ ئاگای لە دەوروپشتی وڵاتەکەی نەبێ بۆی نییە ئەو حکومەی با بەسەرا بڵێن ئەم کەسە بێت تووشی بۆ نمونە نەخۆشیەکی دەرونی بێ ئاگای لە هەواڵی کەسوکارەکەی نەبێ لەبەرەوە ئەم مامەڵەکردانە لەگەڵ هەر کەسێکا بێ و لەگەڵ بەڕێز ئۆچەلانی شەکە ئەو مامەڵەی ئەکرێت بە دڵنیاییەوە ئەمە لە زۆر مەحافیلی نێودەوڵەتیە باس کراوە و حتا پێم وابێت یەکێتی ئەوروپاوانە ئیدانی ئەم بابەتە زۆر کراوە لە دادگای مافەکانی مرۆڤ ئیدانی ئەم بابەتە کراوە قسەی لەسەر کراوە حتا پارێزەرەکانی زۆر ئەو بابەتیان وژانوە بەڵام ئەوەیە کە باسم کرد یعنی ئەوەی کە لێرە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە هیچ شتێک نبینین لە ڕووی نێودەوڵەتی و پاڵپشتی ئەم مامەڵەیە بکە کە باسی یاسامان کرد یاسا باسیەوە ناکە بۆ نمونە ئەو کەسە چ پێگەیەکی هەبێ و چۆن بێ ئەڵێم لە ئەبسەد شخصێکی عادیەوە کە حکمی زادانی بەسەراری ئەو مافە نییە کە مامەڵەیەکی بەو شێوی لەگەڵا بکرێت چ جایەوەی کە کەسێک بێت لەو شوی کە ینی چوزانم سەرۆکی پارتێکی سیاسیە خەڵکێک بەڕابەری خۆی زانێ لەبەرەوە بەڕاستی ینی دوو هێندە سێ هێندە ینی مامەڵەکردنەکە خراپترە و ئیدانش ڕاستە ئیدانە کافی نەمیش لەگەڵتان بەڵام ئەوەی ئێمە لە سەرمانە بەڕاستی ئەو قسەیەکە ینی بیکەین ئەوە لە دەزیم بەڵێ ڕاستە یعنی ئەمە زۆر وتراوە قسەکەی میش لەسەرەوە بوو لەسەرم بابەتە زۆر یعنی حتا زۆر تەقاری نێودەوڵەتی باسی لەم حاڵەتانە کردووە بەداخەوە و گرفتێکە بێت چارەسەر کرد بەڕای من وڵی من بەڕاستی زۆر بڵێم لە نزیک واگام لێ نییە مەسەڵەن ڕۆڵێکیان گەڕای بەڵام بە دڵنیاییەوە ڕێکخراوێکی وەکو خاچی سووری نێودەوڵەتیەکێکە لە ئەرکەکە یعنی خۆیان ئەرکیان ئەوەیە لەگەڵ هەموو دەوڵەتانی دنیاە یعنی ئەوە کۆڵی ئەو لێکتێکیشنیان هەیە ڕێککەوتنیان هەیە لەگەر هەموو وڵاتانەیە کە لە سەلامەتی و بە دەزێنانی مافەکانی بەندکراو دڵنیا بێتەوە و بیگەێنێتەوە بە کەسوکارەکە یعنی من نازانە لە نزیکەوە ئەو شوێنانی کە باس کرا ئایا چیان کرد بێ لەو بابەتەیە بەڵام بە دڵنیاییەوە یعنی ئەرکی هەموو ڕێکخراوێکی نێودەوڵەتیە کە ئەوەی بتوانێت بە پێی ئیمکانەتی خۆی لەسەرم بابەتە ئەکرێت تەقاریر بەرزکاتەوە بیا بە لیجانی معنی بە لە نەتەوە گرتوەکان بۆ قسەکردن لەسەرم بابەتە و حتا ئەوەی کە بکرێت کە پێوترێ مقرری خازەیە بۆ ئەم بابەتانە توانێت بێت سەردانی بکات تاکید کاتەوە لەو بابەتانی کە باسم کرد.